پرۆگرامی ئەمڕۆ تایبەتە بە 27 سێ و با ڕۆژی جیهانی شانۆ. ئێستا ئەچما لای زۆر بەڕێز کاگراڤیار نەوزاد کە بەڕێزیان شانۆکارن، بێگومان ئەمڕۆ لە شاری هەڵەبجەی ئازیز و خۆشەویستەوە دومین فستیڤاڵی گۆران بۆ شانۆ بەڕێوە چووە. بەڕێزیان ئێستا ڕاستەوخۆ لەڕێی ستریمەوە لەگەڵ منن. ئەگەر گوێبیستی من بن کاگراڤیار سلااوت لێ بێم، کاتت باش بێ. زۆر سپاس بۆ تۆ کاک ڕاڤیار. باسێک لە دومین فستیڤاڵی گۆران بکەین بۆ شانۆ، چۆن بەڕێوە چوو و ئامادەکاریەکان چۆن بوون؟ سپاس. هەرەتا پیرۆزبای ڕۆژی جیهانی شانۆ لە خۆم و لە سەرجەم شانۆکاران و لە هاوڕێیەکان مەکەم لەوانەیە کە یەکەم جاریان بۆ ئەمڕۆ بڕۆنە سەر تەختەی شانۆ لە چەند ڕۆژی داهاتووی فستیڤاڵیشا ڕۆژانە بە بەردەوامی ئەچنە سەر تەختەی شانۆ. خولی دووەمی فستیڤاڵی گۆران خولێکە کە لە ڕێیان بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەڵەبجەی شەهیدەوە و لەژێر چاودێری بەڕێز پارێزگاری هەڵەبجە بەڕێوەچێت بۆ ماوەی 4 ڕۆژ لە ناو پارێزگای هەڵەبجە و لە دوو هۆڵی جیاجای شانۆیی یەکێکیان ئەم هۆڵەیە کە ئێستا منی تێدام دوانەوەندی کیمیابارانی کچان و هۆڵی پەیمانگەی هونەرە جوانەکانی هەڵەبجە لە دوو کاتی جیاوازە نمایشەکانی نمایش ئەکات. هەڵبەتە ئەمڕۆ زۆر بە باشی ئاهەنگیکردنەوەی فستیڤاڵمان ئەنجامدا و دوو نمایش لە ئاستی ناوەندی و دوانەوەندیەکان و سێ نمایشمان لە ئاشتی سەرەتاییەکان پێشکەش کرد بە بینەرەکانمان. هەڵ دومین فستیڤاڵی بە بڵین گۆران بوو بۆ شانۆ. چ جیاوازێکی بوو لەگەڵ ساڵی پارە و ئامادەکاریەکانیش بێگومان وەکو ئاماژەت پێکرد لەلایەن خوێندکاران و لەلایەن پەروەردەوەکەوە بابەتێکی زۆر گرنگە بۆ ئەم ساڵ چ جیاوازێکی هەبوو؟ خۆی بە دەقیقی بڵێم ئێمە پێرار خولی یەکەمی ئەم فستیڤاڵەمان ئەنجامدا لە بەرەوەی پار و ساڵی ڕابردووتریش ئێمە کێشەی کۆرۆنا و قەیرانی کۆرۆنامان هەبوو نەماتوانی دەوام بکەین و قەیرانی ڕاگررتی دەوامیش ڕێگری لێکردیت. بەڵام لە ئەم ساڵاکە ئێمە دەستمان کرد بە خولی دووەم بە شێوازێک کارمان کرد کە هەموو ئەو ئامادەکاریانی فستیڤاڵکە ئەنجام بێدەین بە شێوازێک بێت کە جیاواز بێت لە خولی یەکەم، چونکە خولی یەکەم زیاتر وەکو کەرنەڤاڵەوە بۆ ئەم ساڵ ناوەکو فستیڤاڵێکی تاوا کردومانە بە دوو ئاست تەوزیعمان کردویان جیاوازیمان لە نێوان ئاستی یەکەم سەرەتاییەکان پۆلی 1 بۆ 6 سەرەتایی و دواتریش پۆلی 7 و 8 و 9دا لەگەڵ 11 لە ئاستی دووەمان نمایشەکانیان لە دوو شوێنی جیاوازیش نمایشەکرێ. ئەوەی کە ئێمە توانیمانە و کارمان لەسەر کردەوە بە هاوکاری بەڕێز بەڕێوەبەری گشتی پەروەردەی هەڵەبجە ئەوە بووە کە بتوانین کولتوری شانۆ لە ناو قوتابخانە و خوێندنگەکانی هەڵەبجەیە بە شێوازێک زیینە بکەینەوە کە بە وەرزی یان بە بەردەوامی ئەم چالاکیە لە ناو قوتابخانەکانە بوونی هەبێ. ینی ئەمانجی ئەمە تەنهاوە نییە تەنها فستیڤاڵێک ئەنجام بدەین لە کاتێکا فستیڤاڵەکە زۆر فراوانە. تۆ من قسەت لەگەڵاکە قسە لەسەر 180 بۆ 190 ئەکتەرەکەم لەم فستیڤاڵەیە بەشدارن، قسە لەسەر 20 خوێندنگاکەین و میوانێکی فستیڤاڵمانەیە کە پەیمانگەی هونەرە جوانەکانە، قسە لەسەر 80 ئەکتەری کچ ئەەکەم و قسە لەسەر زیاتر لە 30 ئەکتەری کوڕ ئەەکەم. ئەنی ئەمە خۆی بۆ خۆی زۆر دڵخۆشیە بەینی دڵخۆشیە. بەڵام ئامانجی ئێمە ئەوەیە کە دوورتر بڕوادەم فستیڤاڵەوە ئامانجەکانی فستیڤاڵ لە دوورمەودا ئەوەیە کە شانۆ بە کولتور بکات لە ناو قوتابخانەیە و لە قوتابخانەشەوە بۆ هەموو شار. کەوایە پێم خۆشە بزانم بەڕێستان وەکو شانۆکارێک ئاستی شانۆ لە ئێستاە لە شاری هەڵەبجە چۆن ئەبینێت؟ بێگومانەوەی کە تۆ ئاماژت پێکرد کاگراڤیار بابەتێکی زۆر دڵخۆشکەرە. بەڵێ خۆی زۆر گرنگە ئەمە ئاوا ببینی کاتی ئەمە قسە لەسەر ئاستی شانۆکەی لە هەرێمی کوردستانە پارت نییە، ینی بەش نییە. هەرێمی کوردستان لە دەستپێکردنی سنووری ئیداری حکوومەتی هەرێمی کوردستانەوە تا کۆتا سنووری ئیداری حکوومەتی هەرێمی کوردستان هەر قەیرانێکی تا بێت یەک قەیرانە، بەتایبەتی قەیرانی کولتوری و فەرهەنگی، قەیرانی ئیدارەدانی هونەری، قەیرانی ئەوەی کە حکوومەت چۆن تەعامل لەگەڵ ئەو کەیسانەیە کات، چۆن مامەڵەی هەیە لەگەڵ کەیسی هونەر و هونەرمەند، چۆن هاوکاری هونەرەکات و چۆن داعمی هونەرەکات. و لە ڕاستیشە تا ئەم لەحزەیەش کەرتی تایبەت بە تەواوەتی نهاتووەتە ناو هونەرەوە بە هەموو هونەرەکان بەبێ جیاوازی. شانۆش بە تایبەتی تر کە کەرتی تایبەت زۆر بەدەگمەن ئەتوانم بڵم لە یەک حاڵەتا کاری تیا کردووە. لەبەرەوە حکوومەت مقصیرە ئەگەر هەر خراپەیەک هەبێت لە شانۆە و حکوومەت باشە ئەگەر هەر باشەیەک هەبێت لە کەرتی هونەری و کەرتی شانۆە، چکو وەزارەتی ڕۆشنبیری هەموو فەرعی بەڕێوەبەری گشتیەکانیان بەشێکیان هەیە تایبەتە بە هونەری شانۆ. ئەو بەشانە ڕاستەخۆ سەرپەرشتیکاری شانۆیەکەن لەو شوێنانی کە حکوومەتی هەرێمی کوردستان دەسەڵاتی تێدا هەیە، بەداخەوە لە دوای خەیرانی دارایی یەکەمەوە تا توانین بڵێن دوای ساڵی 2013 داعمی مادی بۆ ئیشە هونەریەکان تەواو ڕاگیراوە، بە تایبەتیتر بە شانۆ بە تەواوەتی ڕاگیراوە. داعمەکان
کەمن کورتن مەسەلەن بۆ نمونەکرێ لە سلێمانی دەعم زیاتر هەبێ تاوەکوی لە هەڵەبجە مەسەلەن لە هەولێر لە سلێمانی زیاترە ئەو پلەبەندیش پەیوەندی بە ڕێکاری ئیداری و سیاسی ناو شارەکانەوە هەیە لە ناو هەڵەبجەیە بەداخەوە هاوکاریەکان هاوکاری زۆر کەسین زۆر کەمن و زۆر کورتن هەرچەنە هەوڵ هەیە بەدەمەوە هاتن هەیە لەلایەن وحدەی ئیداری شارەکەەوە لەلایەن بەڕێوەبەرایەتی کشتی و ڕۆشنبیریەوە لەلایەن سندیکای هونەرمەندان و ئیلە ئاخری بەڵام بە شێوازێکە کە داخوازەکانی ئێمە زۆر لە ئاستی ئەوان گەورەترا. باشەکەوەیە شانۆکاران چۆن ئەڕوانە ئەم ڕۆژە لە نێو شاری هەڵەبجەیە و تا چەند ئەم دەستگیرویانی ئێوە وەکو شانۆکاری گەنج بۆ مناڵان و بۆ لاوان بگومان لە خوێندنگەکانەوە کەمە بیرۆکەیەکی تایبەت و جیاوازە تا چەند هەوڵ ئەیەن کە بەردەوام بێ. ئێمە بیرمان لەمە کردوتەوە کە دروستکردنی نمایشێکی شانووی ڕەنگە کارێکی زۆر باش بێت. مەسەلەن تۆ نمایشێکی شانووی ئەگەر خۆم دروستم کردبا 3 مانگ پرۆڤەم ئەکرد بەلایانی کەمەوە مەسەلەن بۆ نمونە 10 ڕۆژ بۆ 15 ڕۆژ 800 بینەر 900 بینەر بە بلی دەمانکردنە ژوور و ئیشەکانیان نەبینێ. ئەمە عەدەلی بینەری ئێمە لە ناو شاری هەڵەبجەیە. بەڵام ئەم ئیشانە کە دووبارە بوونەوە چەند بارە بوونەوە لە هزری خۆمە بیرم لەوە کردەوە کە ئەبێ گۆڕانکاریەکی سەرتاسەری و ڕیشەیی دروست بکرێت. گۆڕانکاری سەرتاسەری و ڕیشەیش بە تەنها یەک نمایشی شانووی دروست ناکرێت. ئەبێ کار لەسەر ئەوە بکرێت کە شانۆ بە فەرهەنگ بکرێت کە شانۆ بە کللتور بکرێت و شانۆ ببێت بەکایەکی زیندوو لە هزری هەر کەسێکا کە شانۆەکە دانی مەسەلەن بۆ نمونە پێناسی شانۆ ئێستا ئێمە ئەگەر لە ڕێگەی ئەم 170 خوێندکارەوە کە ئەکتەرن لە ناو ئەم فستیڤالەیە ئێمە توانیمانە بگەین بە 170 خێزان ئەم خێزانانە پێشووتری ئەگەر هیچ بیر و بۆچوونێکیان نەبوو بێت لەسەر شانۆ بە دڵنیایەوە لە باشترین حاڵەتە بێ بیر و بۆچوون بوون ئەگەر هەشیان بوو بێ بیر و بۆچوونێکی نێگەتیڤ بووە ئێمە لە ڕێگەی ئەم فستیڤالەوە توانیمانە بیر و بۆچوونی 170 عائیلە 170 خێزان ناو شاری هەڵەبجە لەسەر شانۆ بگۆڕین ئەمە زۆر گرنگە و بێ بە گرنگی لەم بابەتە بڕوانین و ئەمە ئاماژە بە خاڵێک بکەم کە زۆر گرنگە. ینی تۆ تەماشا بکە ئەم قورسی ئیشی شانۆ لەوایە کە پرۆڤاکەی تۆ بێ ڕۆژانە پرۆڤە بکەیت تۆ بێ بەردەوامی پرۆڤە بکەیت. ئێمە کە سەرەتا دەستمان برد بۆ ئەم حاڵەتە هەر لە خولی یەکەمەوە تاوەکو ئێساش شتێک لەلامان جێگەی ئەوە بوو ینی قەلەقی بۆەوە بوو کە ئایا چۆن ئێمە کۆمەڵێک ئەکتەری کچ ئەکتەری کۆڕ بە هەردوو ڕەگەز لە قوتابخانەکانەوە بێنن لێرە پرۆڤە بکەن بە تایبەتی تر بیر و بۆچوونی دای و بابان کۆمەڵایەتی خۆتزانی ژینگەی کۆمەڵایەتی هەڵەبجە تا حدێک ژینگەیەکی کۆمەڵایەتی نیمچە داخرەوە ناڵێم تاوە داخرەوە بەڵام بەعکسەوە باوەڕ بکە ینی شتێکە چاوەڕوان نەکراو بوو بۆ ئێمەوە بوو کە زۆر هاوکار بوون بگرە من نمونەی بە چاوی خۆم بینیومە کە خۆیان هێناویانن و پرسیاریان کردووە ڕۆڵەکەیان چۆنە بانواندن بکەن با بەردەوام بن لە میشەی خۆیان ئەمە بۆ ئێمە زۆر دڵخۆشی بۆ جێگای ئومێدێکی زۆر گەورەیە. ئەم ئومێدە تا چەند گرنگە بۆ ئێوە وەکو مامۆستایان کە بتوانن بەردەوامی بن بە ڕەوشی شانۆ لە نێو شاری هەڵەبجەیەوە بتوانن جیاوازتر لە ساڵانی پێشووتر کار بکەن و بتوانن چەندین گەنج و وە بڵێن خوێندکاری باش جارێکی تر پێ بگەێنن بۆ نێو شانۆی کوردی. خۆی ئەمە ئامانجمان ئەمەیە ینی لە ژینگەیەکی بچووکی و خۆم شارەیە کار لەسەرەوەکەین کە بیرکردنەوەی کللتوری دروست بکەین بیرکردنەوەی فەرهەنگی خۆ مەرج نییە هەر 170 ئەکتەرە ببن بە ئەکتەر لە داهاتوە خۆ مەرج نییە ئەوانەی لە خولی داهات و درا دێن ببن بە ئەکتەر بەڵام ئێمە لە ڕێگەی شانەوە کار لەسەر هزریانەکەین. خولی ئەم ساڵی گۆران لەژێر نازناوی شانۆ بۆ کۆمەلگایەکی ڕۆشنگەر و ئازاد بوو. ئێمە زۆر بەڕوونی ئێڵێن ئێمە پێویستمان بە کۆمەلگایەکی ڕۆشنگەر هەیە پێویستمان بە کۆمەلگایەکە کە لە ڕۆشنگەریەوە سەر هەڵات لە ڕۆشنگەریشەوە بیر بکاتەوە یادی تۆ تەماشا بکە هزری بڵاوبوونەوەی هزر بە مێشکی کۆمەڵگایە بە کردداری تاک ئەنجام نادرێت ئەبێ بە کردداری فەرهەنگی فراوان ئەنجام بدرێت بە پلان ئەنجام بێرێ. ئەم جۆرە فیستیڤاڵێکی ئێمە ئەنجامێن ڕێک ئەو خاڵە ئەگرێت ئەو شوێنە ئەگرێت کە تۆ ئیش لەسەر هزری ئەوەکەی ئێمە لەوانەیە ئەو کچانە ئەو کوڕانە نەبن بە ئەکتەر لە داهاتوە بەڵام کە لە داهاتووی دوورە ئەبن بە خاوەن ماڵ ئەبن بە خاوەن ماڵێکی ڕۆشن فکر ئەبن بە خاوەن ماڵێکی ڕۆشنگەر و ئەوان ڕێگە ئازادتر ئەدەن بە کچەکان و بە کوڕەکانیان بۆ شانۆکردن لە داهاتوە. ئێمە ئیمانمان وایە کە ئەم بەرهەمی ئەم فیستیڤاڵی ئەم ساڵمان لە ساڵی داهاتوونا لە ساڵی داهاتووترنا ڕەنگە لە 4 ساڵیکە لە 5 ساڵیکە ئێمە بووبین بە خاوەنی جیلێکی زۆر ڕۆشن فکر لە ناو شاری هەڵەبجە. زۆر باشە کاگراڤیار نەوزاد بەڕێستان وەکو شانۆکار پەیامتان چییە بۆ شانۆکارانی نێو هەڵەبجە و نێو چەواوی کوردستانیش بە شێوەیەکی گشتی؟
پەیامێکی زۆر ڕوونا من بە هەمیشە ئەیڵێمەوە ڕێگری هەیە ئێمە بمانوێنمانوێ ڕێگری هەیە ڕێگریش هەر ئەبێ ئێستا لە یازالەمە ئەم هۆڵی کە من قساکەم بۆ جەنابتان هۆڵێکە خۆمان دروستمان کردو لە نەبوونێ ناومانەتە بوون ئەکرێت مەسەلەن بۆ نمونە ئەگەر هۆڵ هەبوایە باشتر بوو ئەگەر دامی مادی زیاتر هەبوایە باشتر بوو بەڵام کە نیشە تۆ ناتوانین دەستەوە سامبۆسی ئەبێ کار بکەین ئەبێ خەبات بکەین ئەبێ تێبکۆشین بۆ مافەکەی خۆمان و بۆ ئەو شتەی کە پێمان وایە و بڕوامان وایە داهاتوویکی باشتر بۆ ئێمە و بۆ نەوەکانی خۆمان بەدی ئەهێنێ و هیوادارم لە ڕێگەی کەناڵەکەی ئەوەشەوە دەم ڕۆکەمە هەموو ئەو بەرپرسە حکومیانی کە معنین بەم بواری فەرهەنگ و کولتورە هیوادارم ئاوڕێکی جدی لەم کارە بدەنەوە چکم بەڕاستی ئەوەی ئێمە دەستمانتیاوە بە تایبەتیتر لە خولی دووەمی فیستیڤاڵی گۆران لەگەڵ هاوڕەکانم لە لیژنەی باڵا کارێکی گرانە پێویستمان بە هاوکاری هەموو کەسێک هەیە بۆ بەردەوامیدانی.